چی لەسەر چیرۆکی ئەو دایک و باوکە دەزانی کە لە ترسی کۆرۆنا منداڵەکانیان زیندانی کردبوو. سڵاوتان لەبێت، شانیە محەممەدم. ئەم چیرۆکە ناخەژێنێتان بۆ باس دەکەم. دوای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو جیهان چوونە دەرەوە قەدەغەکرا. خێزانێکی ئیسپانی کە لە شاری ئۆڤیۆدۆ نیشتەجێ بوون لەو کاتەوە منداڵەکانیان لە ماڵەوە زیندانی کردبوو تاوەکو چەند ڕۆژێک پێش ئێستا. ڕۆژنامەی زەسانی بەریتانی چیرۆکەکەی بڵاو کردوتەوە و باس لەوە دەکات. خێزانێکی دراوسەی ئەو ماڵە پەیوەندیان بە پۆلیسەوە کردووە و گوتویانە ماوەیەکی زۆرە منداڵەکانی ئەم ماڵە دراوسەیەمان دیار نین و ناچنە قوتابخانە. دواتر پۆلیس لێکوڵنەوە دەست پێ دەکات و بەسەر ماڵەکە دادەدات. دەبینێت هەر سێ منداڵەکە لە ژوورەون و تەندروستیان زۆر باشنی و ماسکیان بەستووە. پۆلیس لێیان دەپرسێت بۆ ئەم منداڵانە ناچنە دەرەوە و ئەوانیش دەڵێن وەڵا لە ترسی ڤایرۆسی کۆرۆنا چەندین ساڵە لە ژوورەوەن و ڕێگە نادەین بچنە دەرەوە. پۆلیسی ئەو شارە دایک و باوکی منداڵەکانیان بە تۆمەتی زیندانی کردن و پێشەلکردنی مافی مرۆڤ دەستگیر کردووە و تاوەکو ئێستاش لێکۆڵینەوەکان بەردەوامن.